ڕاگەاندنی کۆمەڵێک لە ڕەوشنبیران و هەڵسوڕاوانی سیاسی سەبارەت بە ڕووداوەکانی شاری ورمێ. پیلانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ورمێ پوچەڵ بکەینەوە. جەژنی نەورۆز جەژنێکی دێرینە و پەیوەندی هەیە بە هەموو ئەو میلەتانەی کە ئاهەنگی بۆ دەژێڕن. بۆ سەدان ساڵە کە لە شاری ورمێ خەڵکی تورک، کورد، ئەرمەنی، ئاشووری و جوولەکە دەژین و بەرژەوەندی ڕێوڕەسمەکانیان پێکەوە بەستراوەتەوە. ڕۆژی 18 مارسی 2025 بە پێی نەریتی مێژووی ڕێوڕەسمی نەورۆز لەلایەن هاوڵاتیانی کورد لە ورمێ لە دەرەوەی شار بەڕێوە چوو کە تێیدا دەیان هەزار کەس بە داگیرسانی ئاگر و بە هەڵپەڕکێ و شایی نەورۆز و ساڵی نوێیان جەژن گرت. ئەم ڕێوڕەسمە تەنها بۆ بەرزڕاگرتنی نەورۆز و بەبێ هیچ گرژیەک بە ئارامی تەواو بەڕێوە چوو و دوور لە هەر جۆرە هاندانێکی ئاینی یان ناکۆکی سیاسی کۆتایی هات. چەند ڕۆژ دواتر، واتە شەممە 22 مارس، ڕێپێوانێک لە شاری ورمێ ڕێکخرا کە تێیدا ژمارەیەک چماق بەدەست بە دروشمی حەیدەر و هەڵگرتنی پلاکارت بە ناوەڕۆکی دژی کوردستان و کورد بەشدار بوون. هەندێک لە خۆپیشاندەران کە بە ڕاشکاوی وەفاداری خۆیان بۆ ڕابەری کۆماری ئیسلامی نەدەشاردەوە، هەڕەشەی کوشتاری هاوڵاتیانی کوردیان دەکرد. هەروەها ژمارەیەک لە ڕێپێوانەکان وێنەکانی ئیمامی جومعە و نوێنەری پێشووی ڕابەری کۆماری ئیسلامی لە ورمێ غوڵام ڕەزا حەسەنی کە بە دژایەتی کورد ناسراوە هەڵگرت بوو. وا دەردەکەوێت کە خۆپیشاندانەکە لەلایەن محەممەد خەلیلپور، یەکێک لە مەلاشیعەکانی ورمێ، پلانی بۆ دانرا بوو و بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن ئەفسەرە ناسراوەکانی ئەمنی و نادر قازیپور، نوێنەری پێشووی مەجلس، بانگەشیان بۆ کرابوو. هێزەکانی کۆماری ئیسلامی لە ورمێ هیچ جۆرە هەڵوێستێکیان بەرامبەر بە خۆپیشاندەرانی چۆماق بەدەست کە بە شێوەیەکی جددی و مەترسیدار نەزمی گشتی شار و ئاسایشی هاوڵاتیانیان تێکدا بوو نەنواند. ئێمە ئەم خۆپیشاندانە هاندەرانە کە ڕەوتەکانی پانتورک و تەفرەقە خواست کردیانەتە نمایشی ڕەگەزپەرستی و دژایەتی کورد بە توندی مەحکوم دەکەین و نێری ڕاستەوخۆی خۆمان بۆ هەر جۆرە کۆبوونەوەیەک یان کردەوەیەکی هاندەرانە کە ئاسایشی ناوچەکە بخاتە مەترسیەوە و بێگومان بۆ هەردوو گەلی کورد و تورک کارە ساتپار دەبێت دەردەبڕین. ئێمە باوەڕمان وایە کە ورمێ مڵکی هیچ گروپیان ڕەوتێک نییە و سەر بە هەموو دانیشتوانی ئەو شارەیە کە دەبێت لە مافی یەکسان و بەرابەر بەهرەمەند بن. ئێمە دژی هەر جۆرە پلانێکی کۆماری ئیسلامی بۆ بەکارهێنانی جیاوازیەکانی ئاینی و زمانی بەشێک لە هاوڵاتیان دژی بەشەکانی تر هۆشدار دەدەین. بێگومان خەڵکی ورمێ و ناوچەکە کارەساتی شەڕی نەغەدە لە بەهاری ساڵی 1358 کە تێیدا ژمارەیەکی زۆر لە خەڵکی کورد و تورکی ئەم شارە کوژران هێشتا لەبیرە. ڕژیمی تازە بەدەسەڵاتگەیشتووی کۆماری ئیسلامی لەم شەڕە خوێناویە بۆ کۆکردنەوەی ساختەکارانەی هێز و چڕکردنەوە و بەرهەمهێنانەوەی ناکۆکیەکانی ئاینی و نەتەوایەتی کەڵکی زۆری وەرگرت. نابێت ڕێگە بدرێت کە کاربەدەستانی کۆماری ئیسلامی زەمینەی کارەساتێکی تر بە ڕەهەندێکی بەرفراوانتر بخۆڵخێنن. لەم کاتە هەستیارەدا کە کۆماری ئیسلامی لە بوارەکانی ناوخۆ و سیاسەتی دەرەوەدا لە زۆرترین و قوڵترین قەیرانی ماوەی ژیانیدا دەژیت، خەڵکی کورد و تورکی ورمێ دەبێت بە هاوپشتی و هەستکردن بە بەرپرسیارەتی گشتی بەرامبەر بە هەوڵەکانی کۆماری ئیسلامی بۆ دروستکردنی دووبەرەکی و ناکۆکی ئاینی و فەرهەنگی خۆڕاگری نیشان بدەن و ڕێگە نەدەن کە بەرپرسانی دەوڵەتی بە ترسخستنەوە و پیلانگێڕی زەمینەی توندکردنی سەرکوتی نەیاران و بەردەوامبوونی مانەوەی خۆیان فراهەم بکەن. ئێمە هەموو هاوڵاتیانی تورک و کوردی ورمێ و دەوروبەری و هەروەها حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنی پیشەیی و فەرەنگیەکانی کوردستان و ئازەربایجان بانگەواز دەکەین تا زۆرترین هەوڵی خۆیان بۆ هێمنکردنەوەی جەوی ئالۆزی سیاسی لە ورمێ بخەنە گەڕ و دژی پیلانگێڕیەکانی کۆماری ئیسلامی و دووبەرەکی نانەوە و دژمنایەتی دروستکردنی ڕەوتە توندڕەوەکان لە هەر لایەنێکی سیاسی و ئایدیۆلۆژیک هەڵوێست بگرن و ماهیەتی ئەوان بۆ خەڵک ڕوونبکەنەوە. بژی ئازەربایجان یا شاسین کوردستان، واژۆی بە سەدان ڕۆشنبیر و چالاکوانی سیاسی و مەدەنی.